ئازیزان و خۆشەویستان سڵاوتان لێبێت، هیوادارم مەملاکتان تەندروست بن. خۆشحاڵم لە ئاڵلقەیەکی دیکەی پرۆگرامی ئێوارەی سلێمانی لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بابەتوتەوەرێکی تر. میوانی ئەمڕۆم زۆر جیاوازە. میوانەکەم میوانێکی ئازیزە کە لە کەرکووکی خۆشەویستەوە هاتۆتە شاری سلێمانی و میوانی پرۆگرامی ئێوارەی سلێمانیە. ئەویش ئەکتەر و شانۆکار یاخود با بڵێم شانۆکار و کاری دراماکات و داهێنەری شانۆی سەرشەقامە کە بەڕێز ئەسوەد فایقە. لەگەڵ مابن پرۆگرامی ئەمڕۆ جێڕەزامەندی هەموو لایەکتان دەبێت. زۆر بەخێر بێ کاک ئەسوەد. سەرچاوەکانم هاتی، خۆشحاڵم کە لە شاری کەرکووکی ئازیز دڵی کوردستانەوە هاتیتە پرۆگرامی ئێوارەی سلێمانی. سوپاس بۆ جەنابتان، سوپاس بۆ ئەو ستافە جوانە ئەو وەرکەتان کێشە. زۆر بەخێر بیت. کاک ئەسوەد ساڵانێکی زۆر لە کاری جوان، ساڵانێکی زۆر لە ئەزمون. ئەکرێ بپرسم چۆن بوو کە دنیای شانۆ و درامات هەڵبژارد، بێت لە یاخود با بڵێم ئاورد لە دنیای شانۆ و درامادایەوە؟ من هەر وەک یەک لە هونەرمەندەکانی ڕابردوو دیارە لە قۆناغی سەرەتاییەوە ئەو کارم هەڵبژارد. ئێمە لە ساڵی 1974 باوکم کە تەرحیل کرا هاتوینەتە شاری چەمچەماڵ، ئیتر تا 2003 لە چەمچەماڵ ژیاوین. لەبەرەوەی لە تەرحیل کراوین، کوردە و کاتە تەرحیلەکرا ئێمە هاتوینەتە شاری چەمچەماڵ. لە شاری چەمچەماڵ لە قوتابخانەیەک بە ناوی برایان لێ قۆناغی سەرەتاییم تەواو کرد. مامۆسایەکمان هەبوو، مامۆستا نورەدین جاف کە هونەری پێمانەوتەوە. ئەوە سەرچاوەی کارە هونەری و شانۆ و نووسین و دراماکانمان بووە. کەواتە ئەزمموی ئەو مامۆسایە وای لە تۆ کرد کە وردەوەردەی تۆ تۆش بچیتە ئەو بوارە و بگەیتە ئێستا. بەتاکید مامۆستا نورەدین جاف ئێستاش هاوڕێمە لە کەرکووک، موزیکی ژەنێک و ئاوازدانەرێکی باشە. ئەو تاسیراتی زۆری هەبوومە کە چوومەتە دنیای هونەرەوە. سەرکەوتوو بن، ڕێز و ستایشمان هەیە بۆ مامۆستا بەڕێزە. ئەکرێ بپرسم ئێوە کە لە شاری کەرکووک بوون، بەداخەوە ئەو وەزعی کە لە ناو کەرکووکدا هەیە کە وەزعەکە ساڵ لە دوای ساڵ ینی دیارەکە نەهامەتی چەشتووە. ئێوە لە زمانێکدا لەوێ بوون منداڵیتان کە بەداخەوە ئەو کاتەکە ڕژێمی باز هەبوو، ئێوە نەهامەتێکی زۆرتان چەشت لەوێ. مناڵیتان وەک مناڵی ناوچەکانی دیکە بوو؟ کەرکووکی ئێستا و پێشووتر و لە سەردەمی مناڵی ئێمەش جیاوازترە. لەبەرەوەی کەرکووک شوێنێکی گەرمە بۆ ململانیە سیاسی و قەومیەتەکان. وێ بەداخەوە لەوێ ئێستاش مناڵانی ئێستاشمان لەم سەردەمە پێشکەوتووە، مناڵی کورد لەوێ و ئەو کاتە بە تایبەت نە پێشکەوتنێکی باشمان بەخۆوە بینی، نە ئەمانتوانی دنیای مناڵی خۆمان ببینین. بۆیە کەرکووک جیاوازترە لە هەموو شارەکان. ململانەی سیاسیە، ململانەی قەومیە، ئاینی هەیە. ینی تۆ عێراقێکی بچووکە بە خراپ، ینی لەبەرەوەی یەکتر قوبوڵکردن کەمە بەداخەوە لەبەر ئەو حاڵەتە قەومیەت و سیاسیی کە هەیە. بەداخەوە کورد لە کەرکووک دەبێت خۆگونجاندنی هەبێت. هەرجارە لەگەڵ من هەموو جارەڵێم ئێمەی کەرکووکی زۆر شتمان لێ سەنراوەتەوە. خوددا زۆر شتی لێمان سەنەوە، یەک شتی گەورەی داوە پێمان هونەری خۆگونجاندن. ینی ئەوەی ئێمەی کوردی کەرکووکی نەتوانی لەگەڵ عارەب و تورکمان و کلد و ئاشوریا بشین بەدڵنایی، بە تایبەت لەگەڵ عارەبە. لەبەرەوەی ئەوان نایانوێت لەگەڵ ئێمە بگونجێن، بەس ئێمە هونەرێکی خۆگونجاندنمان هەیە، خۆمان ئەگونجێنین. هەندێک جار ئەتوانم بڵێم تەنەزول لە کۆمەڵێ مافی خۆشمانەکەین بۆ ژیان. ڕاستە کە ئەوە زۆر قورسە لە دنیاە. لە ڕوە هونەریەکەوە ئێستای کەرکووک بۆ ئێوە تا چەند گونجاوە؟ هونەری کوردی لە هەموو کوردستان سەرەتا لە کەرکووک بووە. ئەمە مێژوو ئەوەی سەڵمانەوە. بۆ نمونە لە درامای کوردی ئەگەر تەماشای درامای کوردی بکەین، باشترین دراماکان ئێستا شەوانەی خوالێ خۆش بۆ حوسێن مسرین کەرکووکیە. باشترین ئەکتەری حوسێن مسری کەرکووکیە. عەدە حەیاتم گەرمیانە. ینی ئەمە اینجا بگەڕێرەوە بۆ مەرەزە و شانۆی مەرەزە و بگەڕێرەوە بۆ بەهاری دزرا و بۆ ژاڵا و کە مامۆستا ناسر حەسەن و جەلی زەنگەنە ئیشیان تیا کردووە. هەموو هونەریەک سەرچاوەکەی لە کەرکووکەوە بووە، ئەگەرچی بۆ خۆشمان نەبووە،
بەداخەوە ینی ئێمە وەکو کەرکوچی وەک هونەرمەندانی کەرکک سوودمان لێ نەبینەوە بۆ خۆمان وەک ئەوەندەی شارەکان تر سوودیان لێبینەوە بەڵام مێژوەکەی شانازیەکەی بۆ ئێماگەڕێتەوە. پێت وایە کە ئەو زڵم و ستەم و یاخود ئەو ناخۆشیانە وای کردووە کە خەڵکی کەرکک هێندە بەتوانابن هێندە بتوانن کارە جوانەکانیان تیا دۆزرێتەوە؟ بەتاکیت ئێمە لەبەرەوەی لە ململانیەکی بەردەوامی 100 ساڵی ڕابردوو ململانیەکی سیاسی قەومی بووینە لە ڕووی هونەر لە ڕووی ئەدەب لە ڕووی تەواوی پێگەکانی ژیان ئێمە تاسیراتمان زۆر بەرکەوتەمان زیاتر بووە بۆیە هونەرمەندەکانمان بەتواناتر بووە لە بواری شانۆ لە بواری دراما لە بواری نواندن وەک چۆن سیاسیەکانشمان بەتوانا بووەتەوە مێژووی شاری کەرکک بگەڕێرەوە بۆ شۆڕشی پێشوو شۆڕشی ئەیلول قارەمانی وەکو ئەرپەمان هەبووە لە کەرکووکە کە هەموو قومێتەکانتر ڕەزالەتیان بۆ بەدەستی لە پێناو میلەتەکەی شۆڕشی دوای ئەیلۆل قارەمانی وەکو مامەڕیشەمانە بووە کە بە هەمان شێوە و هونەرەکەشمان بە هەمان شێوە مەسەڵەن ئێمە لە بەهاری دزراو کە کراوە بەهاری دزراو باز لە سیاسەتی ئەو کاتەی ڕژێمی حکومڕانی مەلیکی ئەکات یان سەدام ئەکات ئەوە ئێمەین بەرکەوتە سلێمانی یا هەولێر کەمتر بەرکەوتەکەی هەبووە ئەمە واقعە. دەستان خۆش بێت هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتێکی کەرکک ئەو هیوای دەستکراوەی زیاتر لە هەموو بارەکاندا. بابینەوە ناو هونەرەکە ناو شانۆ لەکوێ دەستان پێکرد چۆن یەکەم کارتان لە شانە و درامایە دەست پێکرد؟ من لە ساڵی 1970 کاری شانۆ و درامایی یەکەم کارم لە قوتابخانەیە بوو بە هاوکاری مامۆستا نورەدین جاف و مامۆستا ئەحمەد پاشایان کوشت کۆمەڵی گەنج بوو کۆمەڵی مناڵ بووین نەگەنج ئیشەکە خۆشم نووسیم فکری خۆم بوو من لەبەرەوەی برایەکم لەو ساڵانە لە ژووری عیداما بوو ڕقێکم هەبوو بەرامبەر سەدام حوسێن ئەو نمایشەم بەو شێوازە داڕشت بوو کە سەدام بڕۆخێنین بەڵام دوایی بە ئەو دوو مامۆستای هاوکارم بوون بۆی توش کێشەی سیاسی نەبین پاشایان کوشت پاشامانە کوشت و شۆڕژگێڕێکمانە کرد ئەو ڕسمێکی دیارە فێڵێکیان کرد ڕسمێکی سەدام حوسێنیان دانا ئەو زەمانە ئیتر کۆمەڵێ مناڵ لەگەڵ مابوون ئێستا هەندێکیان لە نوخبەی سیاسیان و لە نوخبەی هونەریان هیچێ لەوانە برای بەڕێزم ئیدریس ڕەفعات کە ئێستا بەڕێوەبەری ئاسایشی گشتی کەرکووکە لە هەولێر ئەکتەری من بوو هونەرمەندی وامان هەیە ئێستا لە دەرەوەی وڵاتە کاک نەجات و کۆمەڵێ لەوانە ئەوە بووە سەرچاوەیەک بۆمان هەندێکمان بۆ سیاسی هەندێکمان بۆ هونەر دوای ئەو شانۆیە دوای نمایشی ئەو شانۆیە لە ساڵی 91 ئیتر دابڕانێک دروست بوو لەبەرەوەی ئێمە دەرکراین لە چەم سەماڵش ئەو برایم ئیدام کرا برایەترم زیندانی کرا بەوەی مۆزوعی سیاسیەوە دابڕانێک دروست بوو تا ساڵی 91 لە 91 لە شانۆی پەریخان دەورم بینی هەردوو هونەرمەند عومەر سەید لەگەڵ جەعفەر سابر دەرهێنەر بوون ئێمەش کۆمەڵی ئەکتەر محەممەد سەید ئێستا لە کەرکووک داهاتشێویش ئامادەکردنی بوو پەریخانش شانۆیەکی سیاسی بوو لە سەروبەندی ڕوخانی ڕژێمی بەعسا بوو ئیتر باسی ئەوەمانە کرد من دەورم بینی و ئیتر بەردەوام بوومە دوایەوە تا ئێستا سەرکەوتوو بن دەستان خۆش بێت بێگومان هەر کارێک بەردەوامی هەبێت و ئامانجێکی لە پێش بێت ئەگاتە جێ خۆی وەک ئەزانین کاری شانۆ کارێکی قورسە بەدەر لە کاری دراما دەبێت قورساییەکی زیاتری پێ بدرێت کاتێکی زیاتری بۆ تەرخان بکرێت ئێوە وەک هونەرمەندێک شانۆکار و کاری دراماکەن کامیان لاتان پەسەندترە؟ شانۆ قورسێتی خۆی هەیە توانم بڵێم شانۆ لە دراماش هەم قورسترە هەم سەنگینترە چۆن تۆ دراما کارێکی تەلەڤیزۆنیە دووبلاژەیە مونتاژەیە چارەسەرکردنی هەڵەکان هەیە بە تایبەت لەم ڕۆژەیە بەڵام شانۆ تۆ بەرکەوتەی ڕاستە و خۆت لەگەڵ بینەرە هەیە بۆیە شانۆ بەلای منەوە ئێساش ڕۆحێتێکی تایبەتی هەیە من کاتی ئەچمە نمایشی شانۆیەک ئەگەر ئەو شانۆ بێ بە مانای شانۆ هونەر بێت بەڕاستی ئەگرێم هەر مەوزوعی بێک نەک سیاسی هەر مۆزوعێک بێ بۆ ئەو هونەرە جوانە ئەگرێم بۆیە شانۆ بەلای منەوە زۆر پیرۆزە زۆر قورسێتی خۆی هەیە پەیامێکی ئینسانیە بۆ هەموو دنیا ڕاستە بەدڵنیایی وایە لەگەڵەوەی کە شانۆ
زۆرینە لە کاتی پێشوودا با باس بکەین ئەو کەسانی کە شانۆکار بوون کەوتونەتە بەر هێز و ناڕەحەتی و گرتن و ینی زۆر زوڵم و ستەمیان لێکراوە بە حکومێک کە توانیانە پەیامێکی سیاسی لە ڕێگەی شانۆ بدەنە هاوڵاتیان. پێت وایە شانۆ بەرکەوتەیەکی وەها دروست دەکات کە هەر زمانێک بگۆڕێت؟ بەتاکید من بۆ خۆم قەنەعاتم وایە ئەگەر شانۆ کۆمەلگا نەگۆڕێ و سیاست نەگۆڕێ شانۆ نییە. تۆی بینەر منی بینەرەچین سەیر نمایشی شانۆیەکەکەین ئەو دەرهێنەرە و ئەو وەکتەرە ئەگەر من نەگۆڕێت تۆ نەگۆڕێت لە ڕووی ئینسانیەتەوە دەسەڵات و سیستەم نەگۆڕێەوە شانۆ نییە. بۆیە شانۆ بەلای منەوە ئەبێ گۆڕانکاری تەواوی هەبێ بۆ ژیان. ئێستا و ساڵانی پێشوو گۆڕانکاری چییە لە ئاس شانۆ تا درامە؟ شانۆ جاران پیرۆز بوو بەداخەوە ئێستا هەندێک لە هەندێک شوێن پیرۆزی لە دەست داوە. بەڵام کاری ئەمە چییە؟ هۆکاری ئەمە شانۆکارە. شانۆکار یاخود ئەم سیستەمی ئێستا بۆ نمونە سوشیال میدیایە یاخود دراماکانە ڕاگەیاندنە کە ئەمە پێشکەوتنێکی ئەگەر چی زۆر باشی بەخۆیەوە بینیوە بەڵام وای کردووە کە خەڵکی لە شانۆ دووربکەوێتەوە. شانۆ من نازانم بەڕاستی لە هەموو جیهانە ئەوانەی تەکنەلۆژیا کردویانە بۆ خزمەتی هونەر و شانۆە لا ئێمە پێچەوانەیە ئەویان وازێ بێنە من قسە لەسەرەوە ناکەم قسە لەسەر خودی شانۆکارەکەم ئێمە کێشەیەکمانەیە تا ئێستا شانۆکار و هونەرمەند لە یەکجا ناکەینەوە. شانۆکار جیاوازە هونەرمەند جیاوازە. شانۆکارەوەیە ڕۆڵە بینێ بەرجەسا کە ئەکتەرێکە. هونەرمەند ئەوەیە شانۆکە دروستەکە هونەر دروستەکە لە ناو شانۆ. ئێمە ئەوەمان لە دەست داوە. یعنی شانۆمان بەڕاستی من لە هەشتاکان لە چەمچەماڵ بووم و لە کەرکووک ئەچوون بۆ سەیری نمایشش بۆ کەرکووک ینی کە شانۆیەکە کرا ئیتر خەڵک شەڕیە کرد تا لە پێشەوە دانیشێ. ئێستا پێچەوانەیەوە پارش بدەیتە خەڵ ناچێ سەیری نمایشکە بووە لەبەرەوەی ئەسڵی هونەرەکە نەماوە. کێشە ئەوەیە مەسەلەن منافەسەیەکی خراپ لە بین هونەرمەندانەیە و تێکەڵبوونی شانۆکار و هونەرمەندەیە. هونەرمەند یعنی داهێنەر کاتێ منەچم نەسێکی شکسپیریان برێخت یان هەر نووسەرێکی جیهانی دێنم وەکو دەرهێنەرێ ئیشی تیاکەم ئەگەر داهێنانم نەبێ هەر کۆنەکە بێ دووبارەی کەمەوە تۆی بینەر چی ئیسپادی لێکەی سوودێکی لێبینی خەلەلەکە لێرەوە دەست پێەکە. بەڵام ئەگەر من هونەرمەند بم داهێنەر بم شتی باش لە ئەو دەقەشانۆیە بکەم ئەوە بێگومان بینەرش سوودی لێبینە. جاری یەکەم 20 بینەر بێت دانیشێ ئەو 20 بینەرە کە ئەڵەن ئەسوەد فایق شانۆیەکی ئامادەیە 20 تر لەگەڵ خۆیان دێنی ئەڵە شانۆی پێشی باشتر بوو باش بوو بەس ئەگەر شانۆکەت خراپ یەکسەر ئەڵە مەڕۆ بابە کاتتە کوژێ ئەوەیە کێشەکە لەوێەوە دەست پێکات. ڕاستە بە دڵنیایی کاک ئەسوەد داهێنەری شانۆی سەر شەقامیشە دەکرێت بڵین چۆن بیرت لەوە کردەوە کە ببیتە داهێنەری شانۆیەک کە ناوبانگێکی باشی پیا کرد شانۆیەک بوو بۆ ئەو کاتەی بۆ ئەو زۆرۆفەی کە دروست کرا کە دەست پێکرا شانۆیەکی زۆر تایبەت بوو یاخود با بڵین تاک بوو. شانۆی شەقام لە ساڵ 1992 دوای ڕاپەڕینەکە و کۆڕەوەکە چوونی ئێران و گەڕاینەوە بیرۆکەیەکم لا دروست بوو کارێ بۆ ئەنفال بکەم جیاواز لەوانەی کە کراوە پێشتر لە کۆڕە شیعریەک لە نمایشێکی هۆڵ ئەوانە. داوام لە برای بەڕێزم کاک لەتیفاتی فەرەج کرد کە تەمەنامە کرد ئەمڕۆ ئەوش ئامادە بواە بەڵام نازانم تر دیارە ئاگدار کاک لەتیف نووسەرێکی باشی کەرکووچیە لە چەمچەماڵدانشێ داوام لەو کرد شانۆیەکم بۆ بنووسێ ئیتە وتی من شانۆیەکم ئامادەیە بەس بۆ هۆڵ نابێ. گەڕان بە دوای گوێگرێکە کە باسی لە کارەساتی ئەنفالە کرد کەسێ دوای ئەنفال بەجێ ماوە بە تەنیا کەس گوێی لێ ناگرێ کارەساتن ئەوە تو دوو ئیتر هەم گرانی بۆ هەم حەساری هەرێمی کوردستان دووجا حەساری لەسەر بوو. قسە بۆ سەگەکەکە خودی نمایشەکە وایە ئەو سەگە دانا کەس گوێی لێ ناگرێت نە ڕێکخراوی مافی مرۆڤ نەچی ئەم سەگە دوایی ئەم جێماوەی ئەنفالە ئەبێتە سەگەکە و سەگەکە دەرەکاتە دەرەوە ئەم لە شوێن ئەوە چێتە لانەی سەگەکەەوە. ئیتر کاگلەتی وتی ئەم ئیشەی من بۆ هۆڵ نابێ وتم منش حەزم بە ئیشێکە لە دەرەوەی هۆڵ بێ
بیرۆکەکە لەوێ دروست بوو و نەسەکەم خوێندەوە بە دڵم بوو خۆم دەرێنەر خۆم نواندن کۆمەڵێ هاوڕێم لە چەمچەماڵ جوانەمەرگ فواد حەمەخان هونەرمەند فواد حەمەخان کە بەداخەوە بە کۆرۆنا بارکۆچی دوایی کرد و برای بەڕێزم کاکشێرزاد حەسەن مامۆستا شکر کۆمەڵێ لەو برادەرانە هاوکارم بوون ئەوی شەمان کرد و هونەرمەندێکی بەتوانە ئامادە بوو بەداخەوە کاتە وتی ئەمە شانۆی لا کۆڵانە ئەو کاتە قوبڵی نەبوو ئێمە شانۆی لە کۆڵانە هەوڵێکە بوو لەم دوایە شانۆی شەقام بکەنە داهێنانی ئەویش وەڵامی تر ئێمە ڕێگریمان کرد و ساغمان کردەوە ئیتر ئەوە شانۆی شەقام ئەلێوە دروست بوو لە ساڵی 1992 لە یادی ئەنفال زۆر بە شانازی وەڵام شانۆی شەقامم کرد تەلەڤیزۆنی ماڵی خۆم فرۆشت بۆ نمایشە لەبەرەی ئەو کاتە کەس نەبوو هاوکاریکە 92 وەزعێکی خراپ بوو تەلەڤیزۆنی ماڵی خۆم بردە مەزادخانەکە فرۆشت بوو ئەو نمایشەمان پێکرد دەستان خۆش بێ سەرکەوتنی زیاتر بەڵام ئەمێ بپرسم چۆن لەلایەن خەڵکەوە پێشوازی لێکرا کە بۆ یەکەم جار تۆ وەکو خەڵک لەبەرەوەی چەمچەماڵ شاری ئەنفالە هەموو ئەنفال لە چەمچەماڵن بە کەس و کاری خۆشمەوە ئەو خەڵکە هەمووی سوتا یعنی دوای نمایشەکە بۆ خۆم پەشیمان بووم قەرار بوو لە جێگایەکە نمایشکە نەم کرد لەبەرەوەی برینی خەڵکمان زۆر کولانەوە بە خوشکێکی خۆم لە ئەنفال بەر بوو کچێکی لە زیندان مرد هەر یەکسەر بورایەوە بۆیە بڕیارم دا ئەویشە نەکەم پێشوازیەکی زۆر گەرمی هەبوو هەم لەناو هونەرمەندان جگە لەو هونەرمەندە کە نەماوە بە ڕەحمەت بێ دوایی هاتە سەر ڕێگاکەی منێژ یعنی پەشیمان بووە بەڵامی تر ئەو کاتە وایوت هەم لەلایەنی هونەرمەندان هەم لەلایەنی خەڵکەوە پێشوازیەکی گەورە و تا ئێستاش لە چەمچەماڵ دەنگدانەوەی نمایش شانۆی گەڕان بە دوای گوێگرێکە هەر ماوە خەڵک هەر هیوارەکان گوێگرێ هەر خۆی ناونیشانەکەی ناونیشانەکەی سەرنج ڕاکێشە بەڕاستی نەڵێم پاشماوەی ئەنفال کەسێک لە دوای ئەنفال ماوە ئەوێ بچێتە لای خەڵکی قسەی بۆ بکا بڵێ من ئاوان بەسەر کەس گوێ لێ ناگرێت ناچار سەجێکە بینێ تەمسیل لەگەڵ سەگەکەکە باشە بەنیاز نیت لە داهاتوودا ئەو کارە پەرە پێ بدەیت یاخود جارێکی تر یاخود لە یادی ئەنفالدا جارێکی تر ئەو نمایشە شانی خەڵک من لە یادی ئەنفال لە ساڵانی ترش هەموو ساڵی یادی ئەنفال ئیشێکم بووە ئەمە یەکێکە لە ئەو کارانە لە مۆنێمێتی چەمچەماڵ نمایشمان کردووە ئەمە یەکێکە لەو کارانە ئەمە یەکێکە لەو کارانە پێکمان هاوکارانمان هەر لە یادی ئەنفال کارێکی ترم هەیە پێم وا بێت دەسمیلتانم کردووە باسی خەیارێکەکەم کەەوە بەسەر خوشکەزایەکی خۆمە هاتووە هەر نمایشی شانۆی شەقامە لەسەرەوە خەیارە کە خوشکەزایم لە زیندان داوای خەیاری کردەوە مناڵ بووە نەبووە نعلێسە و زیانداوە پێی تا مردووە ئیتر ساڵانە بۆ یادی ئەنفال شانۆی شەقامم کردووە بەداخەوە من ئەو چیرۆکەم بیستووە بەڵام پێم وا بوو چیرۆکێکی دروستکراوە بێ یاخۆت بەشێک بێت لە ئەو ئازارەی کە بینرا و گرابێ بە چیرۆکێک ئەوە حقەتە شارۆی ناو بوو دکتۆر نەزمەدین بەڕەحمەت بێ لە کەرکووک باخچەیەکی بەناو ئەو شارۆیەوە داناوە ئێستا هەرماوە خۆشببختانە نازانن دەستیان لێ نەداوە دوای 16 ئۆکتۆبەرش و ئەوە خوشکەزای من بوو لە کاتی سەرمەگە داوای مناڵ بوو تقریبان 3 ساڵ بۆ 4 ساڵە بێ تازە زبانەکرێ داوای خەیارەکەات نییە بیدەنێ دایکی کە خوشکی منەوە ئێستا لە قەرهەنجی دانشێ و ماڵێکشی لە لادەیە نەبات فایق نعلێکی سەوزیەدا پێ نعلەکەم ژێ و ئەمرێ من شانۆیەکم لەسەر ئەوە هەیە پێم وا بێ ئیشەکەشم داوا پێتان ئیتر ساڵانە ئیشم هەیە ڕەنگبێت ئەوە یەکێک بێت یاخود بچووکترین نمونە بێ لە وازارانی کە کورد چەشتوێتی کە مناڵانی کورد چەشتویانە بەداخەوە ئەڵە تا بمێنی چیرۆکی زیاترە بیستیت ناڕەحەتی زیاتری پێشوە بیستیت بەداخەوە سواز بخوا کە ئێستا خاوەن ئەمنێتێکین لانی کەم ئەو زڵم و ستەممان تێپەڕاند کاگەسوەت لە دراماکاندا بەشداریت کردووە لە چەند درامایەکدا پێت وایە کاری دراما و کاری شانۆ هەردووکی پێگەین نەرێکە بۆ
کەسێکە ئاچێتە و بارانەوە دەیەوێت پەیامێک ببەخشێت خۆ چ شانۆ چ دراما دەبێت پەیامێکی لە پشت بێت پێت وایە بەردەوامی و کۆڵ نەدان و ئاگات کە تۆ بگەێنێتە ئەو ئامانجەیەتەوێ بەتاکیت بەڵام حەزەکەم یەکشت ڕاستکە من درامای کوردی ئێستا زۆر خراپە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ خراپشە بێ نازانم ئیتر بۆ کارەکەی هەر هونەرمەندانە یان ئەو کەناڵانەیە ینی تۆ ئێمە ژاڵا درامای ژاڵا بۆ نمونە بێنینەوە ینی ئێساش ئەو درامایە لە زۆربەی دراماکانی ئێسا کە ئیمکانێتی باش پارەی باش ئەکتەری باش کەناڵی باش ڕاگەاندنی باشی لە پشتە و بەڵام ژاڵا چێژ بەخشترە یان ئیشەکانی حوسێن مەسری مەسەرەمە یان مەمی ئالانی باشە هۆکاری ئەمانە نازانم ئێمە چاولێکەرین لە هەموو شتەکانە بەداخەوەش تەقلید بوون پێتوان نیە ینی دراما بیانیەکان ویان کردووە کە ئەم دراما کوردیانە چێژیان نەمێنێ یاخۆ چاولێکەریە لە دراما بیانیەکان و هێنانی کللتوری دەرەوە ئەزانی یەک خاڵەیە لە هەموو دنیاە هوەر لاساییکردنەوەیە من ئەگەر برێختیاش کسپیریان ئەوە نەبواە من نابووم ئەگەر من نەبوومایە دوو فیسیڤاڵی شانووی شەقام نابوو فیسیڤاڵێکی لە کەرکوو فیسیڤاڵێکی لە دەربەنی خان بەڵام ناکرێت هەر تەقلیدی منکەنەوە ناکرێتە تەقلید ئەگەر کردیانش ئەبێ بە باشی بیکەن ئەوەی درامای کوردی ئەیکا ئێسا تەقلیدی ئیشەکانی تورکیایە بەس بە خراپ کاریگەری دراما بیانیەکان زۆرە بەخراپش زۆرە یعنی تۆ لاسایی بکەرەوە بەڵام شتێکی باش ئێستا تۆ مەمی ئالان نازان ئێوە بینی و تانەیانە مەمی ئالان ئێسەش دانشا چێژ و تایبەتمەندیشی خۆ باشە مەمی ئالان بکە درامایە کە تۆ مەبەستە وەکو تورکیەکان بێ بەس با مەمی ئالان بێ نەک بەو شکڵی کە ئێمەی بینیت کەواتە ئەکرێ بڵێن پێویستە دابوونەریت و کللتوری کوردی لە ناو فیلم و شانۆ و دراماکاندا پارێزراو بێت بەتاچیت ئەگەر ئێستا تۆ هەر وڵاتێک کە کاری دراماییەکە کەلتورەکەی خۆی پێشەخە بڕۆ سەیری کارە درامایەکانی هیندستان کە کەلتور و ئاینی خۆیان پاراستووە شتی ترەکەن لە بژێر باڵی ئەوە بەڵام ئێمە نا ئێمە ئەومان نەپاراستوە شتە خراپەکانشەکەی بەداخۆ ینی من نامەوێت ناو هیچ درامایەک بەرم بەڵام درامای وایە پاری خەیاڵی بۆ سەرف کراوە 30 هەڵقەیە 80 هەڵقەیە زۆر خراپ ینی پەشیمانی لەوەی کە دانشی یەک هەڵقەیەک نیو سەعات کاتی بیتە سەیریکەی ئەمە واکات بینەری کەم بێ خەڵک کەم بێ ڕاستە دەست و چاو خۆش بێ زۆر سوپاس کامڕۆ لەم پرۆگرامە لەگەڵمان بووی بێگومان کە گفتوگۆکە ئەوەندە شیرینە پێم خۆشە کە زیاتر بەردەوامین بەڵامی تر کاتی بەرنامە دیاریکراوە دوابوتەی تۆ لە ڕۆی شانە و دراماوە بۆ بینەرانی ئێمە چییە؟ دواتەی من دەستخۆشی بۆ ئێوە سوپاس بۆ ئەوەرکەی کێشاتان و هیوادارم هوەری شانۆ و درامای کوردی بگاتە ئاستێک تمۆحی ئێمە بێت و بتوانین لە هۆڵی نمایشێکە دانشین سەعاتێک بێزار نەبین کە من زۆرجار دەرچوومەتە دەرەوە لە نمایشانەوە بەداخەوە و بتوانین درامای کوردی لە ئاستی ڕەشەی پۆلیس و ژاڵا و مەمی ئالانەوە بەرینە باشتر نەک خراپتر و دەستان خۆش بە دڵنیایی ئەوە ڕەنگە هەر قسەی تۆنە بێ یاخۆت قسەی ناخی تۆنە بێ زۆرێک لە هونەرمەندان بێ بۆ هیوایی کە بتوانرێت شانە و دراما لە ئاستێکی زۆر بەرزدا ببینێتەوە سپاس کرد دووبارە کە ئەمڕۆ لەگەڵمانەوەی ئازیزانی من تا پرۆگرامێکی تری ئێواری سلێمانی شاد بن.